بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ماوەیەک لە داخستنیان بە بڕیاری وەزارەتی پەروەردە خوێندنی ناوپۆل لە هەرێمی کوردستان دەستی پێکردوێتەوە بەپێی بڕیارەکەی وەزارەتی پەروەردە داوامکردن لە ناوپۆل بە شێوەی نۆرە دەبێت تۆروەها دوای مانگێکی تر پرۆسی خوێندنی 2020 بۆ 2021 کۆتایی پێدێت لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەرەوە دەکەین چۆن قوتابی و مامۆستا لەگەڵ پرۆسی خوێندن ئاش دەکرێتەوە ئەو 15 ڕۆژەی کەماوە کە داوامکردن تەنها 15 ڕۆژ دەبێت ئایا قوتابی هیچ فێر دەبێت و ئایا کەی لێبڕینی موچەی مامۆستایان و پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و مامۆستایان دەست پێ دەکاتەوە وایە حکوومەتی هەرێم هیچ ئامێرێکی فێنکەرەوەی دابین کردووە بۆ ئەو ناوچانەی کە ئێستا پلەی گەرمی تێدا بەرزە لەگەڵمان بێت. دوای ماوەیەکی زۆر لە داخستنی دەرگای قوتابخانەکان بە پاساوی پەتای کۆرۆناوە جارێکی دیکە دەست بە پرۆسەی خوێندن لە قوتابخانەکان کرایەوە. بەشێک لە مامۆستایان ڕخنەی تند لە سیستەمی پەروەردە و خوێندنی ئۆنلاین دەگرن و داواش لە حکوومەت دەکەن کۆتایی بە ستەمی لێبڕینی موچە بهێنرێت. دیارە نەبوونی موچە و یان لێبڕینی موچەوانە کاریگەرێکی زۆری کردوتە سەرمان ئەوە بە تایبەتی سەرچینی مامۆستا چونکە خۆتان زان مامۆستا کەساتێکە ناتوانێت وەکو خەڵکی تر ئیش بکات و ئەوانە بەڵام بۆ ئەم دیارە ماوەیەکە چەند مانگێکە بڵێن لێبڕینەکە هەر ماوە بەڵام مانگانە موچەکە ئەدرێتەوە و ئێمە لە هەموو کاتەکانی خۆیان لە شوێنی خۆیان قسەی خۆمان گەیاندووە و داوا و داواکاری خۆمان گەیاندووە بەڵام بۆ ئەوەی کە ئێستا دەستمان کردەوە بە پرۆسی خوێندن چاوەڕوانی ئەوەی ئینشەڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆتایی بە لێبڕینی موچە بێنێت و سیستەمی پەروەردە وەک خۆی بڕات و ئینشەڵا ڕزگایشمان بێت لەم بەڵای پەتایی کۆڕۆنا. ئێمە سیستەمی لە ئێستاە لە حاڵی حازرا شتێکمان نییە ناوی سیستەمی پەروەردە و خوێندن و پرۆسی پەروەردە بێت. هۆکاری چییە ئەگەر بەشێکی هۆکارەکە بۆ مەسەلەی کۆڕۆنا بگەڕێتەوە ئەوە بەشەکەی تری بۆ تێنەگەیشتنی وەزارەتی پەروەردە ئاگەڕێتەوە لە مەسەلەی پەروەردە و سیستەمی پەروەردە و فێرکردنی تەلەبە و ئەم جۆرەشتانە. سەیری ڤیدیۆ ئەو ڤیدیۆیانە کەم کە لە پۆلەکانی 5 و 6 دانراون دنیایەک هەڵی زانستی گەورە گەوریتیایە کە ئەچێتە خانەی کوفری زانستیەوە یعنی مامۆستا لە کاتی شەرحکردنەکانە هەڵی وا ئەکات سەرت سوڕەمێنێ. بەشێک لە قوتابیان بە بێزاریەوە باز لە سیستەمی ئەلکترۆنی دەکەن و دەڵێن خوێندنی ئەلکترۆنی هیچکات جێگەی خوێندنی ناوپۆل ناگرێتەوە. ئەو ماوەی با شێوازی ئۆنلاین وانەیان خوێندووە نەیانتوانیوە لەوانەکان تێبگەن و وەکو ئەوە وایە کە هیچیان نەخوێندبێت. خوێندنی ناوپۆل بۆچی باشترە؟ لەبەرەتوانی پرسیارکەی لەگەڵ ڕەفیقتا پرسیار لە یەکتریکەن شتی یان چۆمشتی باشتر بێت بەیەکەوە قسەی زیاتر بکەن لەگەڵ مامۆستا تێکەڵ بن و پرسیار شتوان لە مامۆستاکەی. بە ئەلکترۆنی شتێک تێنە ئەگەیشتین لەناو پۆلەکان ئەتوانین پرسیار لە مامۆستاکانیش بکەین و هەم بۆ خۆشمان باشترە بەس بە ئەلکترۆنی ئەتوانین پرسیارێک بکەین هیچ شتێک تەنها ئەتوانین سەی ڤیدیۆکان کەین هەندێک جار مامۆستاکانیش غەڵەتەکەن ئەبێ خۆمان چین بە دوایە بگەڕین. تۆ ئێستا ماسکە پێە بینیم کە چووی لە حانوو تا کڕیت ئەی ینی بەڕێبەراتی پەروەردە ماستان بۆ دابین ناکەن؟ بۆمان دابین ناکەن ئەبێت یان خۆمان لە ماڵە بکڕینیانە ببین پارەی پێبین لە فرۆژگا. قورس نییە بۆ ئێوە هەم ڕۆژێ مەسەلەن ماسک بکڕنیان ماستان پێ نەدەن قورس نییە بۆ ئێوە؟ وەڵا بۆمان قورسە ئەبێت کە تەلەبێک بۆ منە 500 بێنێت ئەبێت نیوەی ڕۆژانەکەی با بە ماسک. کرانەوەی دەرگای قوتابخانەکان زۆر ناخایەنێت و دوای ماوەیەکی تر کۆتایی با پرۆگرامی خوێندنی ئەمساڵ دەهێنرێت. لە ماوەی ئەم مانگەدا بە شێوەی نۆبە و لە هەفتەیەکدا 3 ڕۆژ دەوام دەکرێت و پرۆگرامی خوێندن 150 کورد دەکرێتەوە. شارەزانی پەروەردەش هۆشداریان داوە پرۆسەی پەروەردە بەم پچڕپچڕیا زیانی زۆر بەرکەتی پەروەردە دەگەیەنێت و زیانی زۆر زیاترە لە قازانج. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەرم پرسە میواندارێک لە بەڕێزان گۆران عەبدولقادر کارگێڕی سکرتاریەتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە ستودیۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکیەتی مامۆستایانی کوردستانمان کردو سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا گۆرانگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجیە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لەسەر دەستپێکردنەوەی خوێندنی ناوپۆل چی بوو کە دوای ماوەیەک لە داخران و پەیڕەوکردنی خوێندنی ئەلکترۆنی ئەم بڕیارەدرا بەناوی خوای بەخشندۆ میێرەبان بەخێراتنی میوانە بەڕێزەکەتانەکەم بەڕێز مامۆستا عەبدولواحید وەکو سەرۆکیەتی مامۆستایانی کوردستان سەبارەت بە پرسی دەستپێکردنەوەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی زۆر دواکەوت ئەبوایە زۆر زوو بڕیار لەو سەر ئەوە بدرێت کە لە ناوەندەکانی خوێندنا قوتابیان بیان خوێنایە چونکە بەڕاستی زۆرێک لە خوێندکاران زۆرێک لە قوتابیان بێبەش بوون لە خوێندنی ئەلکترۆنیکە لەلایەن وەزارەتی پەروەردە و بڕیای لەسەردرا بوو کە پێویستە خوێندکاران و قوتابیان بەشداری لە سیستمی خوێندنی ئەلکترۆنیا بکەن ئیوانە ئەویش بەهۆی کۆمەڵی کێشەی تایبەت بە هەرێمی کوردستانەوە لە ڕووی قەیرانی دارایی و لە ڕووی نەبوونی هێڵی ئەنتەرنێت و نەبوونی کارەبان بۆ شوێنە دوورەکان و قەیرانی دارایی بۆ زۆربەی خێزانەکان کە نەیانتوانێت ئامێرە زیرەکان بۆ قوتابیەکان دابین بکەن هەرچەندە تەلەڤیزیۆنی پەروەردەیی یەکێکە لە کەناڵەکانی وەزارەتی پەروەردە کە لەوێشەوە وانەکان پێشکەشەکرێت بەڵام خوێندکاران وەکو پێویست نەیانتوانێت بەشداری بکەن لە بینینی وانە پەروەردەیەکان لە کەناڵی تەلەڤیزیۆنی پەروەردەیی دوای کەمترین بەشداری هەبووە خوێندەکە هەژماریش ناکرێت ئەو خوێندەی کە بە ئۆنلاین و نازانم بە ئەلکترۆنی خوێنرا ئێستا کە قوتابخانە دەست پێ دەکاتەوە ئەوی کە لەوێ خوێنراوە هەژمار ناکرێت لە سەرتاوە دەبێت دەست پێ بکرێتەوە با ئەو خوێندنی کە بە خوێندنی ئەلکترۆنی خوێنراوە ئەویش هەژمار دەکرێت وەکو پاڵپشتێک بۆ خوێندنی ناو پۆل حساب دەکرێت و پرۆگرامەکانی خوێندن وەکو بەڕێستان لەوانەیە ئاگادار من کە پوخت کراوەتەوە وەرزی یەکەم و وەرزی دووەم پوخت کراوەتەوە بۆ ئەوەی خوێندکار بتوانێت لە ماوەیەکی کەمە لە ماوەیەکی زەمەنی کەمە بتوانێت لە ناوەندەکانی خوێندن ئەو پرۆگرامە بخوێنێت و هەزمی بکات و بۆ تاقیکردنەوەکان سوودی لەوەی گرێ بۆ دەرچوونی ئەم ساڵی وەکو ئاگادارن لە حوتی دوو بڕیاری دەستپێکردنەوەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن دەست پێکرا هەتا 11 کە نزیکەی 20 ڕۆژێک بوو پاشان لە ئێستاشە کە لە 16 دەستی پێکردوێتەوە تا 22 کە ئەمیش 5 هەفتاکان نزیکەی 15 ڕۆژ بۆ 16 ڕۆژەکە بەڵێ لە هەفتەیەکە 3 ڕۆژ قوتابیان داوامەکەن واتە بە شێوازی تەناوب داوامەکەن لەبەرەوە هەموو ژماری ڕۆژەکانی خوێندنی ئەم ساڵ نزیکەی 35 ڕۆژە کە خۆی لە ڕاستیە ستانداردی نێودەوڵەتی بۆ خوێندنی ساڵێک پێویستە لە 200 ڕۆژ کەمتر نەبێ بەلایانی کەمەوە 180 ڕۆژ تا 204 ڕۆژ بەڵام ئەم ساڵ بەهۆی قەیرانی دارایی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی کە زۆربەی بڕیارەکان لە دەستی لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا بوو کە وەزارەتی پەروەردە سەربەخۆی خۆی نەبوو لە دەسەڵاتی خۆی لە دەستدا بوو پێوەرەژێ کۆنتڕۆلی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆدا بوو بەڵێ زۆربەی بڕیارەکان لەژێر دەسەڵاتی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیدا بوو هەڵچەندە وەزارەتی پەروەردەش بەشدارە لەو لیژنەیە بەڵام دەسەڵاتەکان بە زۆری بۆ وەزارەتی تەندروستی و ناوخۆ گەڕێتەوە چونکە ئەوان بە زۆری معنین بە کێشەی پەتای ڤایرۆس و پاراستنی ژیانی هاوڵاتیان لە هەرێمەکەمانە هەڵبەتە بەو بیانوە خوێندکار ناچار کراکە وەکو پێویست لە ناوەندەکانی خوێندنە نەخوێنرێ بەڵام ئەبوایە وەزیری پەروەردە جەختی لەسەرەوە بکردایەوە کە پێویستە خوێندن لە ناوەندەکانی خوێندنە بەردەوام بێت ئەگەر هەر کەس هەر خێزانێک ناوێ ڕۆڵەکەی لە قوتابخانە بخوێنێت بۆی تووشیان پەتایە نەبێ ئەتوانێت بەڵێنامە پڕکاتەوە لە ماڵەوە بە خوێندنی ئەلکترۆنی بۆ خۆی بخوێنێت خۆ ئەوە بەشێکە لە بەشەکانی خوێندن کە ئەم ساڵ وەزیر پەروەردە بڕیای لەسەر دراوە کە خوێندکار دەتوانێت بەڵێنامە پڕکاتەوە لە ماڵەوە خوێندنی ئەلکترۆنی بخوێنێت و لە کاتی تاقیکردنەوەکانە بێت بۆ قوتابخانە تەنها لەو کاتەیە بەشداری بکەن. سوپاس دەکەم مامۆستا عەبدولواحید جەنابیشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان ئێوە وەکو یەکێتی مامۆستایان بۆ چونتان چیە لەسەر دەستپێکردنەوەی خوێندنی ناوپۆل وای ئامادەکاری پێویست کراوە لە ڕووی هۆڵەکانەوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی خۆپارێزی کە پێشتر باز دەکات بۆی کۆرۆناوە ناوەندەکان داخرابوون سەلامەتی وڵای زێر نەبێت تەلەفۆن بۆ ژمارە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دیارە خلێکمان هەیە دەگەڕینەوە وڵاتان دواتر مامۆستا گۆران بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە
ئەو 15 ڕۆژێک کە بەڕێز دەڵێ لەبەرەوەی بە نۆرە قوتابیان داوام دەکەن 15 ڕۆژ بەشی چی دەکە بۆ بڵێن خۆناغی یەکی بنەڕێت تاوکو 11 ئامادەی هەڵبەتە لە 15 ڕۆژان ناتوانێت ئەو پرۆگرامی کە بۆ ساڵێکی خوێندنی 200 ڕۆژی دیاری کراوە لە ماوەی ئەو 15 ڕۆژەیە تاوا بکرێت لە ماوەی ئەو 35 ڕۆژەی کە باسمان کرد تاوا بکرێت بەڵکو بە شێوازێکی نیوە ناچڵ پرۆگرامەکانی خوێندن پوختە کراوەتەوە بەشێک لە پرۆگرامەکان ئەتوانرێت بخوێندێ کە ئەمەش سوودێکی زۆری نابە بە خوێندکاراتە ناتوانێت ئامادەسازی لە خوێندکارە بکات بۆ ساڵی داهاتووی چونکە خوێندنی ئەم ساڵی بناغەیە بۆ ساڵی داهاتووی بۆ نمونە خوێندکارە لە پۆلی یەکی قوتابیە لە پۆلی یەکی بنەڕەتیە ئەگەر پیتەکانی ئەلفبێ کوردی فێر نەبێت چۆن ئەچێتە پۆلی 2 ئەوکو گوێم لە مامۆستایەک بووتی تا ئێستا لە هەندێک لە قوتابخانەکان 3 پیت بۆ 4 پیت خوێنراوە لە 28 لە کۆی 28 پیتی ئەلفبێ کوردی کە ئەمە بەڕاستی کارە ساتە ئەم قوتابیە لە ماوەی 15 ڕۆژە چۆن دەتوانێت 28 پیتی پێ فێر بکرێت اینجا ئەچێتە پۆلی 2 پیتەکان ناناسێتەوە ناتوانێت ژمارەکان بناسێت زۆربەی ژمارەکان لەوانێت تەواو نەکات لە بیرکاریە کەواتە بە شێوازێکی گشتی خوێندن لە ماوەی ئەم 15 ڕۆژەیە وەکو پێویست نابێت ناتوانێت خوێندکار سوودی لێ وەربگرێت. سپاس دەکەم مامۆستا دووبارە سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەرم جارە گوێتان لەبێ سپاس دەکەین بۆ چوونی وەکو یەکێتی مامۆستایان لەبارەی دەستپێکردنەوەی خوێندنی ناوپۆل چییە و ئایا ئەو پێداویستانەی کە پێویستە لە ڕووی هۆڵی قوتابخانە لە ڕووی پێداویستی دابین کراوە بۆ ئەو ماوە مانگەی کە لەبەردەست داماوە بە پێ بڕیاری وەزارەتی پەروەردە تاوەکو 26 کە دەبێت خوێندن بەردەوام بێت. سپاس ئێوارتان باش زۆر سپاس بە خێراتنی میوانە کەشتان دەکەم خۆی هەموو لایەکمان دەزانین یان ئێمە 2 ساڵە بەهۆی ئەو بەڵایەوە کە پرۆسەی پەروەردە گرفتی گەورەی تێکەوتووە یعنی ئەوە نەک بۆ ئێمە مانانیش بۆ هەرێمی کوردستان دیارە خۆتان زان بۆ هەموو دنیا گرفتەکە گەورەیە و چارەسەرەکانیش بەڕاستی زۆر بە زەحمەت ینی دەدۆزرێتەوە و ڕێگە چارەکان دادەڕێژرێت. ئیتر وڵاتان جیاوازیان هەیە من هەندێک وڵات ڕەنگە باشتر معالەجەی مۆزوعەکەی بکەن بەهۆی پێشکەوتنیان هەندێکیان ڕەنگە مەثەلەن وەکو ئێمەمانان ینی لە دۆخێکی بڵێن باشدانین بەڵام بێگومان لە ئێمەش خراپتر هەیە ینی ناتوانێت تا ئێستا چارەسەر بکەن و تا ئێستاش نەگەڕاونەتەوە ناوپۆلەکانی خوێندنیشانی ئێمە بەداخەوە لە سەرەتای ساڵەوە پێشببینی ئەو دۆخەمان کردبوو ینی هەمیشە ئەومان وتووە دەبێت ژیان لەگەڵ کۆرۆنە بێ واتە ئەو نەخۆشیە سنوورێکی دیاریکراوی نییە کاتێکی دیاریکراوی نییە ینی بە جۆرێ هەموو لێکۆڵینەوە توێژینەوەکان جارێەوە بە ئاسانی کۆتایی نایەتن بۆیە تۆ نابێ لەسەر ئەم بەڵایە بۆستی دەبی هەوڵ بدەیت ڕێگە چارە بدۆزیەوە بۆی مامەڵی لەگەڵ دۆخەکە بکەیت هەموو شوان دەزانین وەستانی پرۆسەی پەروەردە ینی وەستانی ژیان ڕاستیەکەی پەروەردە یەکسانە بە ژیان یەکسانە بە زیندویی کۆمەڵگا هەموو لایەکمان دەزانین کاتێک کە داوام هەبێت شارەکان شوێنەکان لە بەیانیەوە جمەی دێتن قەڵەباڵی دروستە بێت کە خۆی زیندویەتی بە شارەکە دەدا زیندویی بە شوێنەکە دەدا و جۆرێک لە زیندویتیش بە ماڵەکانیش دەدا بە دایک و بابانیش دەداتن بەڕاستی یانی ئەمە هەمومانە و ڕاستی دەزانین بۆ ئێمە لە سەرەتاوە پرۆژەیەکمان پێشکەش کرد کە پرۆسەکە نەوەستێت هەوڵ بدرێت 3 ڕۆژ بە 3 ڕۆژبی ڕۆژێک ناڕۆژێکبی هەرداوام بکرێت بووە بە هۆکاری خۆپارێزی و بەدابێت کردی پێداویستەکانی پاکوخاوێنی ناوەندەکانی خوێندن و تەنانەت ئێمە داوامان کرد لە پێکوتەشەواتە لە ڤاکسینەکەشە ئەو لەوێت بۆ مامۆستایان بەرجەستە بکرێتن لە دوای کارمەندانی تەندروستی بەداخەوە ینی وەکۆی کامە دەمانویست وەکۆی کە پێویستە بەڕێوە نەچوو دیارە وەزارەتی تەندروستی و لژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنە بە شێوەی چرت تەماشای دۆخەیان کردووە بۆیە ئەوان بڕیاری ئەواندا کە لە دەیدا دەستی پێکردووە لە کۆتایی مانجیدا وەستاندیان و جارێک تریش لە 7 کە دەستی پێکردووە لە دەی سێ جارش کەش وەستاندیانەوە ئیتر پەنابرا بۆ خوێندنی ئەلکترۆنی خۆشان زان ئەلکترۆنی ئەمە تەکنیکەکی تازەیە بەڕاستی ینی زەروریە هەموو لایەکمان لێوە فێر بین چونکە بەڕاستی لە جیهان ئێستا بەکار دەهێنرێتن بەڵام بۆ ئێمەوانان کۆسپ و لەمپەر و ئەوانەی زۆر بوو پرۆسەیەکی تازەشە بۆیە بەڕاستی ئاسان نییە ینی بتوانین سوودی لێ وەربگرین ئێمە لەم ماوەیەدا بەردەوام لە هەوڵدا بووین لەگەڵ وەزارەتە بۆی کەوا پرۆسەکە لەناو پۆلەکان دەست پێ بکاتەوە چونکە بەڕاستی ناکرێت ساڵێک
لە کۆششی قوتابیان بە هەدەر بڕوات ناشکرێ بەڕاستی پرۆسەکەش بەیەکجاری بوەستێنرێت چکە جارێکی تریش هەر کۆسپەکی گەورە دروستە بێەوە بۆ ساڵەکانی ئایندەش ڕەنگە گرفتەی گەورە لە دوای خۆیدا بە دوای خۆدا بۆیە ئێستا بڕیاری ئەوە دراوە کە لە بڕیاری ئەو دراوە کە پرۆسەکە دەست پێ بکاتەوە ئەممان دەزانین بە 15 ڕۆژ بە 16 ڕۆژ پێشتریش 20 ڕۆژ تقریبان خوێندراوە ئەمە ناکاتە ساڵێکی خوێندن بەڵام وەکو ئەوەیە کە تۆ ساڵەکە ڕزگار بکەی ینی وەکوی بە عەرەبیەکەی ئینقاذ ما يمكن ئینقاذه ینی بۆ ئەم دۆخە بەڵام ناکرێ ئەمە بۆ 15 ڕۆژە بەڕاستی وازی لێ بینین دەبێت ئێمە لە ساڵی ئایندە بەڕاستی هەژماری بۆ بکەین و هەوڵ بدەین بە شێو لە شێوەکان قەرەبوو بکرێتەوە و بەڕاستی قوتابیەکان جارشکەش خوێندکارەکان جارشکەش ڕابهێنرێنەوە اینجا بستنەوە ناو پۆلە تازەکانیان باشە بەس مامۆستا لە ڕووی بڕوانامەشەوە لە ئاسی نەودەوڵەتی کێشەی بۆ دروست نابێت ئەگەر ستانداردی گیانی 200 ڕۆژ بێ یاخود 180 ڕۆژ بێ 35 ڕۆژ 30 ڕۆژێک بخوێنرێت لە ساڵێکە لە کاتێکە ئێمە بڵێن خوێنی ئەلکترۆنیەکە و ئۆنلاینەکەش وەکو وڵاتانی تر نییە بڵێن زۆر بەهێز بێت و پابەندبوون پێوە هەبێت ڕاست خۆی ئەزانی چۆن ئەم 200 ڕۆژە بۆ دۆخی ئاساییە یعنی بۆ دۆخێکە هیچ گرفتێک نەبیتن و پرۆسەکە بە شێوەیەکی ئاسایی بڕێوە بڕوات ئەمە بۆ ئەوەیە یانی ئەمە هەڵسەنگاندنە بەڵام لەبیرمان نەچێت ئێستا جیهان لەژێر هەژمونی ئەو ڤایرۆسەدایە و دەتوانم بڵێم لە زۆربەی وڵاتان پرۆسەکە بە هەورازی شەوی زۆر داڕۆیشتووە لە وڵاتە هەرە پێشکەوتەکان ینی وەستاندن هەبووە لە پرۆسەکەدا و تەنانەت ئەوانیش گرفتی ئیلێرنینگیان هەبووە گرفتی ئەویان هەبووە کە ناتوانیوە قەرەبووی ناوپۆلەکان و هۆبەکانی خوێندن بکەنەوە ئەو لە باشترین وڵاتە لە ئەڵمانیا لە سویدە لە زۆر شوێنیشە لەبەرەوە بەڕاستی یۆنسێف کە تایبەتمەندە بە قۆناغی بنەڕەتی یونسکۆش کە تایبەتمەندە بە قۆناغی ئامادەی و های سکوڵوانە بەڕاستی ئەوانە ئەو پێوانەیە یاخود ئەو هەڵسەنگانە لە دۆخی ئاسایی دەدەکەن ئێستاوانیش دەزانن وڵاتان لە گرفتی گەورەدان لە بەردەم کۆسپ و لەمپەری گەورەدان و خۆیان دەزانن خۆیان ناو معانەتەکان دەژین بۆیە پێم وایە ئەوانیش ڕوئیان هەیە بۆ دۆخە تێگەیشتنیشان هەیە بۆ دۆخە بەڵام هەمیشە هانی وڵاتان دەدەن کە زۆرتر ئیحتیمان بە پرۆسەی پەروەردە بدەن لێ نەگەڕێن پرۆسەکە پەچی بکەوێتن و بەلا ڕێدا بڕواتن و کۆشی قوتابیان خوێندکاران بە هەدەر بڕوات و ماوە دەبێ بڕەخسێندرێت ئێستا ئەوان جەخت لەسەرەوەی دەکەنەوە کە دەبێت لە ساڵانی ئایندەش ڕەچاوی ئەو دۆخە بکرێ و هەوڵ بدرێ و واشیان داناوە بە 2 ساڵ بە 3 ساڵیت کە اینجا ڕەوشی جیهان لە ڕووی پرۆسەی پەروەردەوە لە هەموو ڕووەکانی تریشەوە تەبیعی بێتەوە سەر شارەگەی خۆی بێتەوە دۆخی ئاسایی خۆی بۆیە پێم وانییە ئێستا لە مەطرحی ئەوە بنیان لە هەوڵی ئەوە دەبن تەقیم بۆ ئەو بابەتە دابنێن چکە خۆ بۆ کوردستان نییە بۆ عێراق نییە بۆ هەموو جیهانیشە ئەمە لە تەکمانی وڵاتی ئێران و تورکیاوانە هەمووی لە ئەو دۆخەدا دەژین بۆیە جارێ قسە لەسەر بابەتە نەکراوە جارێ قسە لەسەر ئەوەیە چۆنی چارەسەر بۆ ئەو دۆخە دەدۆزرێتەوە چارەسەرەکان چەند زانستین چەند باشن و چەند باشتری لێ دەکەوێت بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە مامۆستا عەبدولواحید دواتر شەر دەگەڕین وڵاتان بەس سەبارەت بە ئەوەندێکەوە بۆ داچوونان کرد بەوکی هیتی مامۆسایان ڕێژەی پابەندبوون بە خوێندنی ئەلکترۆنی چەند بووە و هەژماریش دەکرێت بڵێن ئەو خوێندنە ئەلکترۆنیە ئینجا ئایا بە بۆچوونی ئێوە وەزارەتی پەروەردە لەژێر کۆنتڕۆڵی بڵێن وەزارەتی ناوخۆ و تەندروستیدا بۆچی گوێ لە پرۆژەکانی ئێوەش نەگیراوە بە کورتی بێسپاس دەکەم. بەڵێ خۆی ئیلێرنینگ پرۆسەیەکی هەروەکو لە پێشداش ئاماژەم پێدا پرۆسەیەکی جیهانیە تەکنیکەکی تازەیە لە پرۆسە فێرکردن بەکاردێت بەڵام لە زۆربەی وڵاتان پارەلێ لە هاوتەری بە ینی لەناو ئاوێتەیە مەبەستم لەناو پۆلیشە و لە هەمان کاتیشدا پرۆسی ئیلێرنینگیش بەکاردێنن ئێمەش ضروریە بەڕاستی لەم تەکنیکە فێر بین چونکە تازە ئەمە بۆتە ئەمری واقع دەبێت شتێکی لێ فێربین دەبێت هەوڵ بدەین لە ئایندەدا لە بۆ کۆمەڵک بوار و بابەتە ئیسفادی لێ بکەین طبیعی لە هەرێمی کوردستان ئیلێرنینگ بە دوو قۆناغ بووە قۆناغێک خۆتان زانن لە ڕابردوودا غێر ئیلزامیانی بە ئەوە نەبوو ینی فەرز نەبوو هەروە بە ئارەزوومەندانە بوو چێ داخلی
ئیوانە دەبێت و چێ متابعیوانەکان دەکات بەڵام لەم دوایە بەڕاستی بە ئیلزامی بواتە بە زۆرم لێ بوو دەبایە قوتابیان متابع بکەن سەرباری ئەوەش کە بە زۆرم لێ بوو ئەلانی وەزارەتی شکرا بووکەوە هەژمار بۆ خوێندنەکە دەکرێتن بەڵام بەڕاستی داخلبوون یان بە دوواداچوون ڕێژەکەی کەم بووە و لە چاو ژمارە قوتابانی خۆتان زانیمە دەتوانم بڵم 1,700,000 تەڵەبەمان زیاتریشە لەو عەدەدەی لەوانە ئاخر عەدەد ئەوەی کە ڕاگەیاندراوە ینی ژمارەکە تقریبان 600,000 بۆ 600,000 بۆ لە بە دوو قۆناغ بە سێ قۆناغ و بابەتە ڕاگەیاندراوە و ئەوە دەکاتە دەتوانم بڵێم 130 قوتابیان و خوێندکاران لەوەی کە داخلی ئەو پرۆسەی بوونی اینجا ئەوەش لێرەدا لە شارێک لە بۆ شارێک لە بۆ شوێنێک لە بۆ شوێنێک جیاوازی هەیە دەتوانم بڵێم لە دەشتەکان لە دیهاتەکان 100 بووە ڕەنگە لە هەندێک شوێن 104 بووە هەندێک شوێن 110 بووە لە هەندێک ناوەندی خوێندنیش 190 بووە یانی ئەمە ناگاتە ئەو ئاستەی کەوا بڵێن پرۆسەکە بە شێوەیەکی ڕێک پێک ڕۆیشتووە و دەکرێت ئیسفادەی لێ بکرێتن اینجا بەڕاستی ینی ئەمەیە ینی واقعی وەکو گوتیشم ئەمە بۆ ئایندەش ئیسفادەی لێ بکرێت زۆر زۆر باشە ئەوەی تر بەڵێ دەگەرم وڵات دواتر ئاماژەت پێدا وەزارەتی پەروەردە لەژێر هەژمونی وەزارەتی تەندروستی و یان وەزارەتی ناوخۆیە خۆتان زانانی لژنەی باڵای ڕوبەڕووبوونی کۆرۆنا هەبووە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان هەمیشە خەممان پرۆسەی پەروەردە بووە و وەکو تێڕوانینیمە هەڵوێستەیمە لەسەرەوە بۆ کە پرۆسەی پەروەردە دەبێت بەڕێوە بڕوات بە هەر شێکلک بێ بە هەر شێوازێک بێ بە هەر ئالێتێک بێت بۆ ئەوی نەوەستێت بۆ ئەوی کەوا ئەو گرفتەی کە ئێستا ئەمە ڕوبڕووبوونەوە ینی ئەکید وەکو ئێستا نەدەبوو باشتر دەبوو بەڵام دیارە ئەوان وەکو وەزارەتی تەندروستی دوو وەزارەت ئەوان وەزارەتی معنین بە شێوەی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاش ئەوانیش هەر لایەنی معنین ئەوان سەیری دۆخەکە دەکەن سەیری ئاستی توشبوونەکە بەڕاستی ئەوان بڕیارەکان زیاتر لە لای وان بووە لەم ماوەیەدا و لە ماوەی ڕابردووشدا بەڵام بەڕاستی ئێمە هۆک گوتمان ئێمە لە خەمی پرۆسەی پەروەردەکەدان بۆیە ئەمە تەرحانەمان کردووە ئیتر ئەمە ئومێد دەکەین کە بتوانین لە ئایندەدا ئیشی باشتر بکەین و خزمەتی زیاتری پرۆسەی پەروەردە بکەین چونکە زۆری پێویستە پرۆسەی سپاس دەکەم دەگەرم وڵات مامۆستا سپاس دەکەم مامۆستا گۆران سەبارەت بەوەی کە بەڕێزووتت بە تایبەتی پۆلی 1 و 2 بنەڕەتی لە کۆی 28 پیت 3-4 پیتیان خوێند دەبێ قوتابێکی نەخوێندەوار ناڕوات بۆ پۆلی 2-3 ساڵانی داهاتوش بڵێن ئەگەر بازەوەکی کە مانگێک بۆ نمونە ساڵی داهاتوودانراوە بۆ قەرەبووکردنەوە بە مانگێکیش ئەمە قەرەبوو دەکرێتەوە نەخێر بە مانگی قەرەبوو ناکرێتەوە ئێمە ئەگەر ڕاستی دەوێت لە ساڵی 2014ەوە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو نەبووە نەیتوانیوە ساڵانە ئەو پرۆگرامی کە دیاری کراوە بە تەواوەتی هەمووی بخوێندێ بەڵکو بەشێکی لە پرۆگرامەکان خوێنراوە لە ساڵی 2014 بۆ 15 مامۆستایان دەستیان کرد بە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەستیان کرد بە خۆپیشاندان لە پێناودا کۆکچکردن مافەکانیان لەبەرەوە هەتاوەکو ساڵی 2020 تا ساڵی 2018 بەردەوام ئەم پرۆسی خۆپیشاندان و بایکۆتکردنە بەردەوام بوو وەکو پێویست هەموو ساڵێک پرۆگرامەکانی خوێندن نەخوێنراوە لەبەرەوە ئەم ساڵیش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە وەکو پێویست پرۆگرامەکانی خوێندن نەخوێنراوە لەبەرەوە لە ماوەی مانگیەکان ناتوانێت قەرەبووی هەموو ئەو پرۆگرامە بکرێتەوە کە پێویستە لە ماوەی 200 ڕۆژە بخوێندێ لەبەرەوە ئەم قەرەبووکردنەوەیە پرۆسەیەکی درێژخایەنە لە ساڵانی داهاتووە ئەبێ بەردەوام بێ هەتاوەکو خوێندکار بتوانێت ئەو بەشەی کە لە ساڵانی پێشوانی خوێنووە لە ساڵی داهاتووە لەگەڵ لە پاڵ خوێندنەکەی خۆیان ئەویش بخوێنێ بۆ ئەوەی بتوانێت سوود لە خوێندنەکەی وەرگێت کە ئەمەش بارگرانێکی قورسە بۆ سەر شانی مامۆستایان کە پێویستە مامۆستایانی دڵسۆز هەڵسن بەو ئەرکە لە ساڵانی داهاتووە بۆ قەرەبووکردنەوە ئەو بەشە فەوتاوی خوێندن باشە بە زووکو پێداویستی ئێستا ئەوەی کە پێویستە بە خۆپارێزی چووکە پێشتیان بەوەی کۆرۆناوە داخراوە لەم و قوتابخانەکان دابین کراوەندەی ئێوە ئاگادار بن اینجا لاندێک شوێن ڕەنگە پلە گەرمی ئێستا بەرز بێ بە تایبەتی لە ناوچە بۆرم لە گەرمیان لە شوێنی تر ئامێری فێنکەرەوە وەکو پێویست بڵێن هۆڵەکە لەبارە بۆ قوتابی ئەو ماوەکەمەی کەماوە سەبارەت بە ڕێکارەکانی تەندروستی و پێداویستەکانی تەندروستی بۆ خۆپارێزی لە ڤایرۆس کۆرۆنا لە قوتابخانەکانەوەندەی ئێمە سەردانی قوتابخانەکانمان کردووە پێداویستەکان دابین کراوە بەڵام گرنگ ئەوەیە کە قوتابیەکان پابند بن پێوەی مامۆستایان پابند بن پێوەی کاتێک ئێمە سەردانی قوتابخانەکانمان کردووە هەندێک لە قوتابیەکان پابند نابن پێوەی ئەبێ مامۆستایان بەردەوام ڕێنماییان بکەن بۆی پابند بن پێوەی سەبارەت بە ئامێرەکانی فێنکەرە و بەرزی پلەی گەرما لەم کاتەیە زۆرێک لە قوتابخانەکانمان با بڵێن گلەی ئەویان هەیە کە کارەبا بە شێوازێکی بەردەوام نییە
پێویستیان بە ئامریکانی فێنکەرەوە هەیە لە ناوەندەکانی خوێندنا و ئەمە شێشتێکە لە گرفتەکان کە ڕوبەڕووی پرۆسی خوێندن بۆتەوە لەم فترەیە کە خوێندن دەستی پێکردێتەوە یەکێکە لە کێشەکان کە ڕوبەڕووی وەزارەتی پەروەردە بۆتەوە پێویستە وەزارەتی پەروەردە ڕێگەچارەی بۆ بدۆزێتەوە و جۆمان لە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردە سلێمانی بوو داوای لە خێرخوازانە کرد کە هاوکاری ناوەندەکانی خوێندنکن بۆ دابینکردنی ئامریکانی فێنکەرەوە بۆ قوتابخانەکان کە لەوانەیە وەزارەتی پەروەردە وەکو پێویست نەتوانێن هەموو قوتابخانەکان پێداویستەکانیان بۆ پڕکاتەوانێ بۆ ئامریکانی فێنکرە و بۆ سپلێت و بۆ ئەوەی پرۆسەکە بە شێوازێکی سەرکەوتو بەردەوام بێ. باش سەبارەت بۆی کە دوێنێ ساڵیادی یەکێتی مامۆستایانیش بوو بەڵام بەیاننامەی زۆر هەبوو لەبارەی مامۆستا سوپاس و پێزانین بۆ مامۆستا بەڵام ئەو بەیاننامە هیچ سوپاس و پێزانین هیچی لە دۆخی مامۆستا دەگۆڕێت بەتایبەتی لە بواری موچەکەی لێبڕینەکەی کە بەردەوامە یاخود بەم بارودۆخەدارایی کە مامۆستا تێداتی ئەو مانگەش کە ماوە دەتوانێت بە باشی وانە بخوێن ڕێوانە بڵێتەوە نەخێر بە سوپاس و پێزانی ناتوانێت قەرەبووی هەموو ئەو کەم و کوڕیانە کرێتەوە کە لە بەرامبەر مامۆستایە گیراوەتە بەربوونە لێبڕینی موچەی مامۆستا پاشەکەوتنی موچەی مامۆستا کە ساڵانێکی زۆر موچەکانیان وەکو پێویست نەدراوەتێ ئێستاش کە لێبڕین لە موچەکەی بەردەوامە لە ساڵ 21 ئەمانە بە ڕێز و سوپاس قەرەبوو ناکرێنەوە ڕێز و سوپاس واجبێکی سەرشانی وەزارەتە بەڕێوەبەری تێگەشتەکانە کە بیدەن بە مامۆستای دڵسۆز کاڵساوە بە ئەرکی سەرشانی خۆی کە ئەمە شێوازێکی معنەویە بۆ دەربڕینی پاداش بۆ مامۆستایان بەڵام لە ڕووی مادیەوە لە ڕووی ترەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ دابینکردنی بژێوی ژیانی مامۆستا ئەمەیان گرنگە کە پێویستە حکومت ئاور لە مامۆستا باتەوە و شکۆی مامۆستا پارێزێ کە مامۆستا لە دوای خوێندن نەباتە بەرکارێکی تر و زۆربەی کاتەکانی خۆی تەرخانکە بۆ خزمەتی بواری پەروەردە بەڵام بەداخەوە ئێستا زۆرێک لە مامۆستایان ناچار لە دوای داوامی خوێندنەکان پەنابەرن بۆ کارێکی تر بۆ ئەوی بژێوی ژیان بۆ خۆیان و خێزانەکانیان دابینکەن کە ئەمەش ئەرکێکە لە سەرشانی حکومت کە پێویستە گرنگی بە کەرتی پەروەردە بات بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەوەی کێمە تێبینیەکەین هیچ گرنگیەک بە کەرتی پەروەردە نەدرا ئەوە ئەو لەوێت بۆ کەرتی پەروەردە بووە لە چاوکەتەکانی ترا ئەوە گرنگیی زۆر بە مامۆستا بدرا بە ڕۆڵی مامۆستا بدرا لە ناو ناوەندەکانی خوێندنا چونکە کەرتی پەروەردە گرنگی پێ بدرێت ئەم وڵاتە گۆڕانکاری تیاکرێت ئەگەر بمانەوێت پێشکەوتن لە هەر وڵاتێکە ئەنجام بین پێویستە گۆڕانکاری لە پەروەردەوە دەست پێ بکە ئێمە ئەبینین لە وڵاتانی وەکو مالیزیا کە ماهاتیر محەممەد دەستی کرد بە گۆڕانکاری لە بواری پەروەردە دەستی کرد بە مرۆڤسازی بنیاتنانی مرۆڤی ئەنجامدا لە ناو مالیزیا پێش ئەوەی شارستانیە دروستکە لە مالیزیا لە ئەنجامی ئەو پرۆسەیە توانی مالیزیا بەرەو پێشەوە بات و ئێستا مالیزیایەکێکە لە وڵاتە پێشکەوتەکان لە ڕووی سیستمی پەروەردەی و لە ڕووی داراییشەوە. سوپاس دەکەم مامۆستا عەبدوڵواحید سەبارەت بۆی کە دابڕانێکی زۆر هەبووە چی قوتابی چی مامۆستا چۆن دەکرێت لەگەڵ ئەو دابڕانە کە لە خوێندن هەیە بڵێن جۆرێک لە ئاشبوونەوە هەبێت ئەو دابڕانە کاریگەری زۆر نییە تاوەکو قوتابیان خۆشیان لەگەڵ پرۆسەکە ڕادێنە یاخود مامۆستایانیش؟ خۆی بەدڵیانەوە دابڕان لە پرۆسەی پەروەردە ئەکەیت ینی کاریگەری زۆری دەبێت ینی چ بۆ مامۆستا چ بۆ قوتابیان و خوێندکاران خۆ دەزانی مامۆستا لە ناو ناوەندی خوێندنە ینی جۆرێک لە چالاکی و جۆرێک لە ئەکتیڤیتی دائیمەن پێوە دەبیندرێت چونکە بەردەوام خۆی ئەپدێتەکاتەوە ڕۆژانە بۆ ئامادەکردنی وانەکان و بۆ ئەوەی کەوا زانیاری پێویست کۆبکاتەوە بۆی بابەتەکە بە شێوایشی زانستیانە و بە شێوایشی ئاسایی بگەنێتە قوتابیان خوێندکاران یعنی ئەمە بەڕاستی هۆکارێکە بۆ ئەوی بەردەوام مامۆستا ئیتیمام بە ئەو ڕێگە چارەنە بدات کەەوە چۆنی ئەو زانستە بگەێنتە قوتابیان و خوێندکارن جگەلەوەش بەردەوام کۆنتاکتشیان لەگەڵ یەکتری دەبی مامۆستا لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەوەش داریش تریش هۆکارە بۆ ئەوەی کەوا بەردەوام باس و خواسی پەروەردە بێ لە دانیشتن و لە کۆنتاکتشیان لەگەر قوتابیان و خوێندکاران جگەلەوەش سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگەر دەوری خۆی هەیە لەو بابەتەدا ئیتر ئەمە هەمووان دەبێتە هۆی ئەکتیڤیتی بۆ مامۆستا جگەلەوە سەرباری ئەوەش بۆ قوتابیان و خوێندکاران کێشەکە گەورەترە چونکە قوتابیان و خوێندکارن مانەوەیان لە ماڵ یان دەبێت لەسەر شەقامەکان بن کە بەداخەوە ئەمە بەڕاستی بۆ قوتابیان و خوێندکاران و تەنانەت بۆ دایکان و باوکانیش گرفتێکی گەورەیە یان دەبێت لە ماڵەکان بن خەریکی ئامێری زیرەک و ئایپاد و ئەوانە بن کە ئیترخوان بە یاری زۆر و زۆر خەریکەکان کە ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی گرفتێکی گەورەیە و من پێم وایە بەشی زۆری قوتابیان و خوێندکارن لە ماوەی ڕابردوودا تووشی زۆرێک لە گرەی دەرونیش بوون یانی لەبەر ئەوەی بەردەوام خەریکی ئایپاد و ئەممان دەزانین ناڵەی دایک و باوکان
لە دەست منداڵەکانیان لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوەی مەشغولیەتیان بەهۆی سەرقاڵیان تەبیعی هەمویان جەمەکانی خواردنیان لێک تێکچوو بوو شوێنی بڵین کاتی نووسینیان لێ گۆڕابوو ینی هەموو ئەوانە بەڕاستی دەبینین هەمی لە ئەنجامی ئەو دابڕانە بوو لە پرۆسەی پەروەردە ئێستا کە جارێکی تر ینی جارێکتر کە قوتابیان خوێندکارن دەستەوە ناوەندەکانی خوێندە من پێم وایە بەڕاستی زەحمەتی زۆری دەوێت تاوەکو ڕابهێنرێنەوە بەداخەوە کە ماوەکەشی زۆر کورتە و بەڕاستی هەم مامۆستای نیگەران کردو لەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەو ماوە کورتە بکاتن چۆن ئەو پرۆگرامە بگەێنتە قوتابیان خوێندکارن و ئەم قوتابیان خوێندکارانیش زۆرێک لە بەڕاستی ینی زۆرێک لە سەرگردانیان پێوە دیارە دابڕان چوونەوە ناوناوەندەکانی خوێندن جارشکەش دابڕان چوونە ناوەندەکانی خوێندن و جارێکیش ئێستاش هەر دەستمان لەسەر دڵبانە چێ دەڵێ 2 ڕۆژ 3 ڕۆژتر ناڵێن کاکەوە دیسان کۆرۆنە لە هەڵکشاندا و جارێکی بانەوەندەکان خوێندندا ئومێد دەکەم نەگەینی ئەو دۆخەوە ئێمە هەوڵشمان داوە ئەمڕۆژ هەر جەنابی وەزیرمان دیوە بەڕاستی و لەو بابەتە زۆر بە وردی قسەمان کردو لەسەر تەنانەت لەسەر پێویستەکانی ناوەندی خوێندنیش قسەمان کردووە لە سەر دابینکردنی پێدەویستەکانی خۆپارێزی و پاکوخانی ئەوانش کە داوامان کردو بەڕاستی هەوڵی جددی بدات بۆ ئەوەی هەمیان بڕخسێنێ بۆ ئەوەی کە و کاتێماوە ئیسفادی باش لە سوپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمە وڵات مامۆستا بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی.
ئۆفیسی سەرەکی ئیسمێتمەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست مامۆستا عەبدولواحید سەبارەت بە ژیان و گوزەرانی مامۆستایان دوێنێش بە بۆنەی ساڵیادی دامەزرانی یەکێتی مامۆستایان ئێوە بەیاننامەتان بڵاو کردبووە لەبارەی داواکردن بۆ کۆتایهێنان بە لێبڕینی موچە مەسەلەی پاشەکەوت مەسەلەی پلەبەرزکردنەوە هیچ هەواڵێکی خۆشەیە لەگەڵ وەزیری دارایی دانیشتبوون بەڕێز دەڵێ ئەمڕۆژ لەگەڵ بڵێن وەزیری پەروەردە قسەتان کردبوو هیچ هەیە لەو بارەیەوە کۆتایی بەم زوڵمە بێ کە لە مامۆستایان دەکرێت؟ خۆی لەو ماوەی ئێمە دەتوانم بڵێم چەند دانیشتنێکی ڕستمیمان کردووە چ لەگەڵ وەزارەتی پەروەردە و پێشتریش ئێمە دیسان جارشکە بۆ مامۆستایان لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ مەسەلەی پێکوتەی بڵێن کۆرۆنا لە چەند ڕۆژی ڕابردووشدا لەگەڵ وەزارەتی داراییش دیسان کۆبنەوەیکی ڕستمیمان کرد و ئەو داواکاریانەی کە جێگەی ئیحتیمامی مامۆستایانن ئەوانەمان خستە ڕوو و داکۆچیشمان لەو بابەتە کرد و بەڕاستی ئەوشمان ڕاگەیاند پاساوێک نەماوە بۆ ئەوەی ئەم بارودۆخانە هەموارەی مامۆستایان درێژە بچێشێت ئەویش کە لێبڕینی موچەیە ئیتر پلە بەرز نەکردنەوەیە و هەروەها ئەو بڵێن پاشەکەوت و موچانەی نەدراوە لە ڕابردوودا کێشەی چارەسەر کێشەی وانە بێژان ئەوانە هەموو بەڕاستی لەگەڵ وەزیری دارایی مناقەشە کرا و ئەو لەلایەن خۆیەوە وستی ئێم نوێنەری ئێوە دەبم بۆ لە ئەنجومەنی وەزیران بەڵام ئێمە گوتمان بەڕاستی دەبێ داکۆچی 100% لەو بابەتە بکرێتن چونکە ئەمە بەڕاستی وەختی هاتووە سەروەختێکی بۆ ئەوی هەندێک هەنگاو هەڵبهێنرێت خۆمە هەموو جارێک کە مناقەشە دەکەین خۆ ناڵێن هەموو ئەو داواکاریێنی ئێمە لە یەک بڕیارە هەمووی جێبەجێ بکرێت ینی دەکرێت ئێمە هەنگاو بە هەنگاو بچینە پێشەوە ئاساییە ئێستا لێبڕینی موچە کۆتایی پێبرێت ئاساییە پلەبەرزکردنەوە ئێستا دەست پێ بکرێت چونکە بەپێی یاسای خزمەتی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 بۆ بەپێی یاسای موچەی 23 ژمارە 2008 هەموارکراوەکان ئەمە حەقەکی تەبیعی فەرمانبەران و مامۆستایانە دەبێ موچەکەی بەرز بکرێتەوە پلەی بەرز بکرێتەوە بەڵام بەڕاستی لە 2015 وەستێنراوە ئێمە هەموو ئەوانە مناقەشەی وردمان لەسەر کرد دیسان جارشکە لە بەیاننامەی خۆمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە 15 پێنج کە بە تەحدیدی دوێنێ جارشتیش ئێمە بەیاننامە ڕاگەاندەوە بەیاننامە بەڵێنێکتان وەرگرت لە بەرپرسان وەکو بەڵێنی حکوومەت و خۆی وەکو بەڵێن بەڕاستی هیچ بەڵێنێکمان وەرنەگرتووە بەداخەوە کە بەڵام ئەوەندە گوتراوە ئێمە ئەوان دیراسەتی ئەو داواکاریانە دەکەن و هەوڵی ئەوە دەدەن ئەوەی کە پێیان بکرێت لەم قۆناغ دەسکێمە بەڕاستی نەک هەر مۆزوعی موچە ئێمە داوای ئەوەمان کرد کە وەکو بەرزکردنەوەی موچە داوای زەوی نیشتە جێبوونمان کردووە کە لە 2005ەوە دابەش نەکراوە و داوای وەکو گوتم داوای بەڕاستی یاسای یەکگرتووی خانە نشینی کە لە سادا هەشت یاسا لە هەرێمی کوردستان بەرکارێ ئەمە لە کاتێکدا لە عێراق تەنها یەک یاسای خانە نشینی و کاری پێدەکرێتن و فەرمانبەران و مامۆستایان بە شێوەیەکی باش لە موچەکانیان دوای خانە نیشتبوون بەهرەمەند دەبن ئێمە بەڕاستی هەروە یاسای پارێزبەندی مامۆستایانی ئەمە 3 ساڵ پێش ئێستا ڕژنووسی یاساکەمان پێشاش کردووە لە دەورەی ڕابردوو خوێندنەوەشی بۆ کرا بەڵام لەم دەورەیە تا ئێستا کە هیچ باس خواستی لێ نەکراوە ئەوانە هەمووی خەمی مامۆستایانن و خەمی ئێمەشن بۆ ئەوی جێبەجێ بکرێن هەموو جاریش وتومانێکا کە خۆ ئەمە نامانەوێت لە یەک بڕیارە ئەمگۆ هەمووانە جێبەجێ بکەن دەکری ئەوە بڕیار بدەن ڕاست ئەگەر لێ بڕینی موچە ئێستا دەڵێن وەزعی دارایی وایە نەختێک لە سەرمان بۆستن بەڵام خۆ زەوی دابەشکردن ئاسایە بیکەی خۆ یاسای خانە نشینی ئاسایە جێبەجێ بکرێت خۆ چاکسازی دەکرێتن خۆ بەرزکردنەوەی موچە دەکرێتن یعنی ئێوە دەتوانن پارێزبەندی مامۆستایان یاساکە پەسەند بکەن یعنی ئەوانە هەمووی دەی بکرێتن بەڕاستی ئەم ڕۆبێ یان سبەنێ دەی بکرێت چونکە ئەمە هەرگیز واز لەو مەطلبانەی خۆمان ناهێنین و خەباتیشی لە بۆ دەکەین بەڕاستی هەموو هەوڵێکی لێ دەبینین لەبەرەوە بە حەقی خۆمان دەزانین بە مافی چڕاوی مامۆستایانیشی دەزانین بۆیە وازینێن ئەم جارش جوابمانەدۆ چەندین جاری تکەش بەڕاستی و ئەو شوێنانێ پێمان وایە گوێمان لە قسەکان بەڵادەگرن لە دەرگی هەموو لایەنە دەدەین و دەبێ هەر ئەوی شەش لە نەتیجەدا جێبەجێ بکرێتن بەڵێ سوپاس دەکەم مامۆستا گۆران سەبارەت بە بۆچوونی وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ لەسەر بەردەوامی لێبڕینی موچە
وەرەسەر بڵێن مامۆستا شێستا هەر لە زیندانە وەکو مامۆستا بەدەل بەرواری وە پێشتر مامۆستا بووە شەقیری دراوە لە هەولێر لە کۆیە مامۆستا خۆپیشاندانەکان شەید کراوە بۆ چوونیەوە چیە لەسەر ئەم پرسان هەڵبەتە یەکێک لە پایە گرنگەکانی کەتی پەروەردە لە ئێستادا مامۆسایانی وانە بێژە ئێمە داکۆچی لە مامۆسایانی وانە بێژەکەین بەڕاستی ژمارەیەکی زۆر لە مامۆسایانی وانە بێژمان هەیە لە قوتابخانەکانی دەرەوەی شار و لە ناوەندەکانی شاریشە کە ژمارەیان ئەگاتە نزیکی 1500 مامۆسای وانە بێژ کە تا ئێستا هیچ ئەمرێکیان بۆ دەرنەکراوە لەلایەن وەزارەتەوە بۆی بکرێن بە مامۆسای گرێبەست یا مامۆسای هەمیشەیی لەبەرەوە ئێمە ئەبێ کار لەسەرەوە بکەین داوا لە وەزیری پەروەردە و وەزیری دارایی بکەین کە کار بکەن بۆ مامۆسایانی وانە بێژ بۆ ئەوەی ئەوانش دڵێن بە کارەکەی خۆیان خۆش بێت و بەردەوام بن. سەروبەندی بودجەشە پرۆژە یاسای بودجە بە حساب دەبێت بێتە پەرلەمان چەندە گرینگە و مافی مامۆسایانی وانە بێژ بە فشار لەناو پرۆژەیە جێی بکرێتەوە و بکرێن بە هەمیشەیی بەڕاستی زۆر گرنگە کە پێویستە لەسەر ڕێکخراوەکانی مامۆسایان داکۆچی لە مافەکانی مامۆسایانی وانە بێژکەن هەروکو چۆن مامۆسایانی گرێبەست کران بە هەمیشەیی مامۆسایانی وانە بێژ بە هەمان شێوە بکرێن بە هەمیشەیی بۆ ئەوەی بە ڕۆڵێکی جدیتر هەڵسن بە کارەکانی سەشانی خۆیان کە ئێستا زۆر بەدڵسۆزانە دەرسەکانی خۆیان ئەڵێنەوە لە ناوەندەکانی خوێندنەوە ئێمە قوتابخانەمان هەیە تەنها بەڕێوەبەرەکەی میلاکە ئیترەوانی کام مامۆسای وانە بێژن هەروەها مامۆسامان هەیە لە زیندانە وەکو مامۆستا بەدەلبەرواری کە لە پێناوی داواکردنی مافەکانی مامۆسایانە بەڕاستی گیراوە زیندانی کراوە ئێمە وەکو ڕێکخراوەکانی مامۆسایان وەکو ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ چەندی داکۆچیمان لەسەرەوە کردووە کە پێویستە ئەو مامۆسایانی کە زیندان کراون بە ناحەق کە لەسەر مافی ڕاوی مامۆسایان لەسەر داکۆچیکردن لە مافەکانی مامۆسایان زیندانی کراون پێویستە داوا لە وەزارەتی پەروەردە بکەین لە بەڕێز وەزیری پەروەردە کە بە شخصی خۆی داکۆچی لە مافەکانی ئەو مامۆسایانە بکات کە لەسەر مافی مامۆسایان زیندانی کراون و هیچ تاوانێکی تیان لەسەر ساغ نەبووتەوە و وەکو بیسمان کە لە مانگی هەشتا پێم وابێ جارێکی دادگایی ئەکرێت و با بڵێن دانیشتنی شتی بۆکرێ ئێمە داواکانی لە بەڕێز وەزیری پەروەردە هەڵسێت بە ڕۆڵی پەروەردەیانەی خۆی و ئەرکی سەرشانی خۆی داکۆچی لە مافی ئەو مامۆسایانە بکات کە لە پێناوی مافی ڕاوی مامۆسایانە زیندانی کراون یەکێک لەوانە مامۆستا بەدەلبەرواریە کە داواکارین بە زووترین کات ئازاد بکرێت و بگەڕێتەوە شاد بێ بە خێزانێک و بە ماڵ و مناڵەکەی هەروها ئەو مامۆسایانی تریش کە تا ئێستاش لە زیندانە ماونەتەوە لەسەر مافی مامۆستایان سەبارەت بە لێبڕینەکە ئەی لێبڕینەکە هێندە کارێکی قورسە کە لا نەبرێت بە بۆچوونی بەرز لە کاتێک دەڵن داهات زیادی کردووە نرخی نەوت بەرز بۆتەوە نرخی دۆلار حکوومەتە لە نرخی دۆلاریش قازانجی کردووە سەبارەت بە لێبڕینی موچە پێمان وایە کە لەم کاتێ ئێستادا داهاتی حکوومەت زیاد لە پێویستی موچەخۆرانە و حکوومەت دەتوانێت بەبێ لێبڕین موچەی مامۆسایان و هەموو کەتەکانی تریش دابەش کات بەڵام ئەوەی کە من بیستومە ئەڵێ پێویستە خەزیانەی دەوڵەت چۆڵ نەبێت لە دارایی بۆیە لێبڕینی موچە بەدەوام چاوەڕێکەن کە ئەو میزانەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق ڕێکەوتون ئەوان میزانە بنێرن بودجە بنێرن و ئەمانیش پاشان بەبێ لێبڕین موچەکە دابشکەن مەستا باز دۆکێک کە بڵین داهاتی رێم زۆر لەوە زیاترە بەشی موچەی تەواو بکات بەڵام نایدن بە موچەخۆران بە مامۆستایان بەزگە داهاتەکە زۆر لەوە زیاترە سەروی تریلیۆنەیە کە هەموو بڵین کۆی موچەکە پێویستی بە 895 میلیارد دینارە بەڵێ وەکو باس کرد کۆی موچەی هەموو فەرمانبەران پێویستی بە 895 میلیارد دینارە کە بەپێی ئەو داتایانی کە پەرلەمانتارەکان باسیەکەن داهاتی حکوومەت زۆر لەوە زیاتر دەستکەوێ ماگانە لەبەرەوە پێویستە لەسەر حکوومەت کە موچەی هەموو فەرمانبەران دابینکە بەبێ لێبڕین بە تایبەتی ناوەندەکانی خوێندن بە تایبەتی مامۆسایان ئەویش ئەرچێکە لە سەرشانی ڕێکخراوەکانی مامۆسایان کە پێویستە فشار بکەن لەسەر حکوومەت و لەسەر وەزارەتی پەروەردە و لەسەر وەزارەتی دارایی کە هەڵسن بەو کارە و چیتر لێبڕینی موچە نامێنێ پاشەکەوتکردنی موچە ئەو موچانی کە پاشکەوت کراوە جارێککە بجێڕێتەوە بۆ مامۆسایان بۆی مامۆسایانیش بەردەوام لەسەر ئەرکی سەرشانی خۆیان سوپاس دەکەم مامۆستا عەبدولواحید سەبارەت بە دۆسیەکەی مامۆستا بەدەلبەرواری وەکو یەکێتی مامۆستا هەوڵێکتان نەداوە بۆ ئازادکردنی و پێ و خۆی مامۆستا بووە و باز لەوە دەکرێت تەنها تاوانیەوە بۆ کە خۆپیشاندانی لەسەر موچە کردو و ئێستا شەر لە زیندانە و تا ئێستا بڵین هەر دادگایش نەکراوە ڕاست خۆی ئێمە وەکو یەکێتی مامۆستایان هەمیشە ئێمە دژی ئەوە بوونە کە مامۆستایەک دەستگیر بکرێتن لە ناو ناوەندەکانی خوێندن و لە پێشداش کە ئێمە ڕژنووسی پارێزبندی مامۆستایانمان پێشکەش بە پەرلەمان کرد یەک لە بەندەکانی ئەوە بوو کە مامۆستا نەگیرێت و لێپێچینەوەی لەگەڵا نەکرێت بێ
بێ ئامادەبوونی بەبێ ئامادەبوونی نوێنەری یەکێتی مامۆستایان یان ئێمە پێمان وابوو لەو حاڵەتەدا بە پەسەندکردنی ئەو یاسایە بەڕاستی ئەو مەطلبە بۆ هەموو مامۆستایان بەردەستە دەبوو کە لێپێچینەوە لەگەڵان نەکرێت بەبێ ئامادەبوونی نوێنەری خۆیان ڕاستەکەی ئێمە هەمیشە لەگەڵ دژی ئەوە بوون هەر لە پێشداش گوتم مامۆستا بگیرێت چکە بەڕاستی مامۆستایی ئەوە نییە بخرێتە بەندی خانە ئەوانەوە هەموو دنیا و دەوڵەتانی دنیا هەموو پێکەوە و لە چ لە ڕابردوو چ لە ئێستادا هەمیشە ئەوەیان لە سەرزاریە کە مامۆستا قائیدی کۆمەڵە و پێشەنجی کۆمەڵە و لە سەردەستی مامۆستا گۆڕانکاری گەورە دروستە بێت و هەموو سەرکردەکانی جیهان لە سەردەستی مامۆستایان پێگەیشتون بەڕاستی ئەمە فەزلی مامۆستا لەسەر هەموو توێژەکان هەیە لە سەرۆکی حکوومەتەکانەوە لە سەرۆکی لە هەرێمی کوردستانی لە سەرۆکی هەرێمەوە تا دەگاتە بچووکترین مۆزەف بۆیە بەڕاستی ینی مامۆستا هەرگیز نابێ لێپێچینەوەیەکی لەگەڵدا بکرێت بە شێوەیە کە ینی مامۆستا بەڕاستی ینی بریندار بکرێت یاخود ینی بگیرێت هەموو ئەوانە بەڕاستی بەلا ئێمەدا قەدەغێ ئێمە بۆ مامۆستا بەدەل و بۆ هەر مامۆستایش لە پێشداش بۆ مامۆستا بەدەلیش ئێمە بە نووسرا و داوامە لە وەزارەتیدا ناوخۆ کردووە کە بەڕاستی ڕوونکردنەوە ما بدەنێت لەسەر ئەوەی ینی تاوانی ئەم پیاوە چییە گیراوە بەڕاستی وەڵامی نووسراوەکەیان نەداوینێتەوە و لە هەمان کاتژ ئێمە لقی دهۆکی خۆشمان ڕاستپاردووە بۆ ئیکەوە بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەن بەڵام بەداخەوە خۆتان دەزانن ینی لە هەرێمی کوردستان کۆمەڵک دەستگای جۆرا و جۆر هەیە ڕەنگە مەتەلەن پۆلیس لەو بابەتە خۆی بێبەری دەکاتەوە دەستگای تر خۆی بێبەری دەکاتن ئێتر دوجار ئەمە دەبێتە جۆرێک لە دەستی و بۆ ئەویکەوە وەڵامی دروست و پێویست وەرنەگرین لەگەڵ ئەوەشدا ئێمە بەڕاستی زۆر نیگەرانین و داواش دەکەین بە زووترین کات مامۆستا بەدەل و هەموو مامۆستایانی کە نەکەرەوە مامۆستایانە لە ئایندەشدا ئەگەر مامۆستای خوانەخواستە لێپێچینەوە لەگەڵا بکرێت لێپێچینەوەیکی ئاشکرا بێت و بە حزوری نوێنەری یەکێتی مامۆستایانیش بێت بۆ ئەویکەوە بەڵێ سوپاس دەکەم وەکو دو پرسیار زۆر بە کورتی باز لەوە دەکرێت کە ئەم هەوڵەی لاوازکردنی خوێندنی گشتی لە پێناوەوەیە کە خوێندنی ناحوکمی ڕەواجی پێ بدرێت ئێوە هیچ هەستان بەوە کردووە کە پرۆسی خوێندنی حکومی بانقەز لاواز بکرێت بۆی کە خەڵک بچێ بۆ خوێندنی ناحوکمی و هەلی بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە زۆر سوپاس من پێم وایە ئەمە خوێندنەوەیە بۆ ئەو واقعی ئێستا هەمومان تێکەوتوین دەنا جارێ زووە خوێندنی ئاهلی بێتە جێگرەوەی خوێندنی حکوومەت چونکە ئەمە 1,700,000 تەڵەبەمان هەیە لە 6,700 ناوەندی خوێندنمان هەیە و زیاتر نزیکەی 130,000 زائیدەن مامۆستایانی وانەبێژی خۆشەویست ئەوانیش کە ژمارەی بەرچاون و زیاتر لە 70,000 ئەمە بەڕاستی ئەگەر بەراوردی بکەی لەگەر خوێندنی ئاهلی کە نزیکەی 100,000 قوتابیان هەیە خوێندنی ئاهلی و نزیکەی دەتوانم بڵێم 300 مەکتەب زیاتر ئەوە ناوەندی خوێندن هەیە ئاهلی یعنیمە ناکاتە بڕێن کەش ڕەخساندن بۆ ئەوەی تەژەی خوێندنی ئاهلیبی بەڵام دەبێ هەمیشە جەختش لەسەرەوە دەکەنەوە کە دەبێت جیاوازیەکان لە نێوان ئەو دوو ناوەندەی خوێندن ناوەندی خوێندنی ئاهلی و ناوەندی خوێندنی حکومی کەم بکرێتەوە بۆ ئەوەی خەڵک مەجبور نەبێت پەنا باتە بۆ خوێندنی ئاهلی با هەر لە خوێندنی حکومیەکان درێژە بە خوێندن بدەن بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروە مامۆستا گۆران عەبدولقادر کارگێڕی سکرتاری تینزۆری مامۆستایانی پێشەنگ لە سەودی لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ